بینایی معتەسەم شێوەکار و وێنەکێشێکی هەڵەبجەییە و خاوەن پێداویستی تایبەتە و نەدەتوانێت ببیستێت و نەدەشتوانێت بدوێت، بەڵام دەرکەوتنی بەهرەی وێنەکێشی و خەتخۆشی وای کردووە لە ژیان بێئومێد نەبێت و لە ڕێگەی ڕەنگەکانەوە خەون و خۆزگەکانی لە وێنەکاندا ئاوێتە بکات. والله هەر لە سەرەتاوە لە یەکی ئیبتیداییەوە زانیمان ئەم کتەبە هەرەیەکی تایە. ئیتر هەر سیرمانە کرد، ینی لە مەکتەبە بە ڕووخۆشیەکەوە بە ڕێکوپێکی لەگەڵ مامۆستاکانە، ئیتر هەر بردیە سەر هەتا یەکی ناوەندی. وڵایە لە سەرەتاوە لە ساڵێک و 6 مانگ بوو زانیمان کە نابیستێ، بانگم ئەکرد، ینی گاگۆڵکی ئەکرد لای نەئەکردەوە. ئیتر وڵای ئەمەش خەفەتێکی زۆرمان خوارد لەگەڵ باوکیا و کە وردە وردە ینی شکر بۆ خوای گەورە ئەو خەفەتەمان ڕەوایەوە. ئیتر بڵێن لە پۆلیسێ و ئەوانە زانیمان کە بەهرەیەکی تایە، هەردەستیە کرد خۆی بە وێنەکێشان و ئەچوو قماشی هێنا ورد ورد ئەی بڕی و تقریبان فێری ئەو خەیاتیەش بوو. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە بە ناونیشانی ژیان لە ڕەنگەکانی بیناییدا دەکاتەوە و ژمارەیەک لە وێنە و بەرەمەکانی ئەو شێوەکارە دەخاتە ڕوو. ئیشەکانی بە بینایی بە عام گشتگیرن، هەموو ڕێبازە و نەریەکانی گرتوێتەوە، ئەوە نییە تەنها پێیوەست بووێ بەکارێکەوە، ئەمەش خۆی لە خۆیان جیاوازیەکە، چونکە هەر کەسێک کە پەیمانگا تەواوەکە ڕێبازێک بە خۆی هەڵەبژێرێ، بەڵام ئەم بە خۆشحاڵیەوە وەکو هەموو جیاوازیەکانی کەی لە هەموو بوارەکانە ئیشی کردووە. من وەکو هاوڕێی کە لە پەیمانگا بووم، یعنی دیار بوو کەسێکی جیاوازە، من سەردانی ڕۆژانە سەردانی ئیشەکانی مەکرد کاتێککە تابلۆی کێشە، زۆر بەتاقەت و بە وردیەوە ئیشێ کرد. بەهۆی دەرکەوتنی بارەی هونەری وێنەکێشان و خەتخۆشی لە بیناییدا بۆ درێژەدان بۆ بەدیێنانی خەونەکانی لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە درێژە بە خوێندن دەدات و ئەو پەیمانگایە تەواو دەکات و نمرەی بەرز بەدەست دەهێنێت. وەڵا سروشت، وەڵا سروشت و دایک و ئەم شتانە زیاتر لەسەر منای کێشە. بینایی لەگەڵ شێوەکاری و خەتخۆشی وێنەکێشیدا کاری بەرگدووری بۆ خانمان دەکات و لەو بوارەشدا بۆتە بەرگدووریەکی لەهاتوو. بینایی ئەگەرچی توانای بیستن و گوتنی نییە، بەڵام توانیوێتی لە ڕێگەی هونەر و زمانی جوڵەی جستەوە چواردەوری خۆی لە ئەستەکانی ناخی ئاگادار بکاتەوە، بەڵام ئەوەی کە بۆتەوەی دڵشکانی بینایی لە کاتی وەرگرتنی لە پەیمانگای هونەرە جوانەکان پەیماننامەیەکی پێواژە کراوە لەلایەن جێگری وەزیری پەروەردەوە کە بینایی هەرگیز داوای دامەزراندن نەکات لە هیچ دام و دەستگایەکی حکومیدا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.